ئەو تانکەرە نەوتانەی بەفشاری مامۆسایان ڕانەگیران بە شەقی ئەمریکا کۆتاییان پێدێت. بۆچی دەسەڵات سوور بوو لەسەرکردنەوەی ڕێگا قاچاغەکە؟ دوێنێ شەو بەڕێکەوتنی پێشوەختە میدیاکانی هەردوو حیزبی دەسەڵات هیچیان ڕووماڵی هێرشی هێزانیەکانیان بۆ سەر ئەو مامۆستا و فەرمانبەرە ناڕازیانە نەکرد کە 2 ڕۆژ بوو ڕێگەیان لە هەناردەی نەوتی قاچاغ گرتبوو. ئەمەش ئەو ڕاستیەی پیشاندا بۆ هەردوو لایەن قاچاغی نەوت هێڵی سوورە، ڕێگە پێنادەن بە هیچ شێوەیەک ڕابگیرێت، بەڵام پێناچێت ئەو قاچاغیان چیتر بۆ بچێتە سەر، ئەویش بەهۆی فشارەکانی ئیدارەی ترامپ. هەمووان دەزانین لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێی بۆڕی هەناردەکردنەوەی نەوت بەڕێی قاچاغ و لە ڕێی تانکەرەوە بە چڕی دەستی پێکردووە بێ ئەوەی دینارێک لە داهاتەکەی دیار بێت. هاوکات لەگەڵ هاتنە سەرکاری ئیدارەی ترامپ لە چوارچێوەی پلانی زۆرترین فشار بۆ سەر ئێران هەنگاوەکانیان سڕ کردەوە بۆ کۆتایی هێنانی فرۆشتنی نەوتی قاچاغی هەرێم بۆ ئێران. ئەمەش وا دەکات لە چەند ڕۆژی داهاتوو هەناردەی نەوت لەژێر چاودێری سۆمۆ بە بۆڕی دەست پێ بکاتەوە. هەر بەردەوام بوونێکی قاچاغیش لەلایەن حیزبەکانی دەسەڵات سزای ئەمریکای بەدواوە دێت. بۆیە ئەوەی مامۆسایان لە ڕێی فشاری مەدەنی نەیانتوانی بیکەن، دوجار شەقی ئەمریکا ناچار بە گوێڕایەڵبوونیان دەکات.